لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. بەڕێزان خۆشحاڵم لەوانەی 170 سال لەوانەکانی تەفسیری قورئان پیرۆز بێم و خزمەتتان بەم بەستی ڕەزامەندی خوای گەورە و هیوادارم ئێوەی ئازیز سوودی لەوەربگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم والوالدات يرضعن أولادهن حولين كاملين لمن أراد أن يتم الرضاعة وعلى المولود له رزقهن وكسوتهن بالمعروف لا تكلف نفس إلا وسعها لا تضار والدة بولدها ولا مولود له بولده وعلى الوارث مثل ذلك فإن أرادا فصالا عن تراض منهما وتشاور فلا جناح عليهما وإن أردتم أن تسترضعوا أولادكم فلا جناح عليكم إذا سلمتم ما آتيتم بالمعروف واتقوا الله واعلموا أن الله بما تعملون بصير. بەڵێ خۆشەویستان و کلەوانەی ڕابردوو دەستمان بەو ئاتە پیرۆزە کرد کە خوای گەورە باز لە حەقی منداڵ دەکا، منداڵی شیرەخۆرە لەسەر دایکی. والوالدات يرضعن أولادهن حولين كاملين لمن أراد أن يتم الرضاعة کە باسمان کرد کەواتە دایکان ئەوانەی کە منداڵیان بووە منداڵەکانیان بە خێو دەکەن و شیریان دەدەنێ 2 ساڵی تەواو ئەوەی کە بێوێ بە تەواوەتی ڕیضاعە و حەقی ئەو منداڵە بدە. وعلى المولود له رزقهن وكسوتهن بالمعروف وعلى المولود له کەواتە لێردا دەفەرمی بابەکە لەسەریتی رزقهن وكسوتهن بالمعروف باب لەسەریتی کەوا رزق و کسوە واتەنان و و هەروەها پۆشاک لە بۆ ئەو ئافرەتەی کەوا منداڵەکەی بەخێو دەکا لەسەریتی واجبە نەفەقەی بچێشی. تا لێرەدا یەکەم وعلى المولود له خوای گەورە سبحانه وتعالى بەو شێوەیە باسی بابی کردیە و ناوی لێنا المولود له واتە ئەو کەسەی کە لە بۆوی منداڵ بووە کەواتە ژن لە بۆ پیاوەکەی منداڵی دەبی، ژن لە بۆ پیاوەکەی منداڵی دەبی کەواتە شەرعەن منداڵ دەدرێتە پاڵ پیاو واتە لەبەرەوەی ئەو مەسئولیە کەمەلەی ئەو نەفەقەی دەچێشی ئەو مەسئولیە کەمەلە و منداڵە و دیارە خوای گەورە سبحانه وتعالى ئینتیساب و نەسەبی ئەو منداڵ دەجێڕتەوە سەر بابەکەی وەکوو پێغەمبەری صلی الله عليه وسلم کاتێکەوە بەو کەس دەفەرمیتن ئەنتە ومالوکە لئەبیک بە کەسێک دەفەرمی کەوا کێشەک لە بینی خۆی بابی هەیە دەفەرمی بە خۆت و بە ماڵەکەت ئەنگۆ هەردووکتان مولکی بابتن، بە خۆت و بە ماڵەکەت هەردووکتان مولکی بابتن. کەواتە فعلا وعلى المولود لەو باب خوای گەورە ناوی لێ المولود لەواتە لە بۆوی لەدایک بۆ ئەو منداڵە منداڵ مولکی بابیتی. وعلى المولود لەو کاتماتەم مولکی بابیتی کەواتە باب مەسئولیەتی لەسەر شانەکە ڕزق و کیسوە واتە نان و پۆشاک لە بۆ ئەو ئافرەتەی دابین بکە کەوا منداڵەکەی بەخێو دەکا. جا لێرەدا هەندێک لە زانایان دەفەرمون دیارە لێرەدا ئیشارەتە لەو ئەوەی کە ئەو ئافرەتەی کەوا ئەو منداڵەی بووە سەواءەن لەژێر عیسمەتی پیاوەکەی مایە واتە هەر خێزانیتی یان تەلاق درایە، چونکە هەممان دەزانین حاڵەتی وا هەیە کەوا ئافرەتەیە تەلاق دەدرێت لە کاتێکدا کەوا حەملی هەیە لە دوایەوە کەوا حەملەکەی دادنێ ئەو منداڵە حەقی لەسەر ئەو دایکە هەیە کەوا شیری بداتێ ئەگەر چیش تەلاقیش درایە، ئەگەر چیش تەلاق درایە لەو حاڵتێ ئەوە ئەگەر ئەو ئافرەتە شیری بداتە منداڵەکەی خۆی و کەچی تەلاقیش درایە پێویستە لەسەر پیاوەکەی کەوا هیچ علاقەیەک لە بینی وی و لە بینی ئەو ئافرەتە نەمایە لەبەرەوەی تەلاقیدایە بەڵام بە حکمێکەوە شیر دەداتە منداڵەکەی پێویستە نەفەقەی بچێشی، پێویستە نەفەقەی ئەو ئافرەتە بچێشی بەرامبەر بەوەی کە منداڵەکەی لەوە بەخێو دەکاتن. وعلى المولود له رزقهن وكسوتهن بالمعروف ئەدەگەر هەر خێزانی خۆی بی و هەلە لای خۆیتی بەڵێ حەقی لەسەریتی کەوا ئەو ئافرەتە وەکو خێزانی ئەو پیاوە هەر حەقی لەسەریت کەوا نەفەقەی بچێشرێ، وەکوی کۆ منداڵیش لۆ بەخێو دەکا حەقی لەسەریتی کەوا نەفەقەی بچێشرێ
نەفەقەی بچێشرێ کەواتە لێرەدا بابەتەکە بەو شێوەی واضحە والله أعلم. وعلى المولود له رزقهن وكسوتهن بالمعروف. لذا بابتش كش ديت بيش يعني دبيستي فعلا وكو بابتش كوا علماء قسان لسر كردي آية ئافرەتێک کەوا لای پیاوەکەی خۆیتی شیر دەداتە منداڵەکەی وتمان ئەوەی کەوا تەلاق درا طبعا دەبی ئەو پیاوە نەفەقەی ئافرەتەکەی بچێش کەوا شیری دەدات بەڵام لەژێر عسمەتی خۆیتی و لە یەک ماڵدا دەژیان خێزانی خۆیتی منداڵەکەی بە خێو دەکا لە بۆی هەیە برێ بێزگە لە نەفەقەی ئەوەی کەوا ئەو خێزانیتی نەفەقەی ئەوەشم بدێکا منداڵ و بە خێو دەکەم کۆ بەڕاستی ئەو بابەتەش باز دەکرێت بە تایبەتی لەوانەیە هەندێک ئافرەتان پێ لەسەر ئەو شتەدا دەگرن بەڵێ هەندێک لە عولەماوا دەڵن بەڵام ڕێی جمهوری عولەماوانە نەخێر بەڵکو واجب نییە لەسەر پیاوەی وەکو لە سەرەتای ئاتکە هات ئەسڵەن لەسەر دایک واجبەکەوە ئەو شیرەی کە خوا پێی دایتی وەکو ڕزقی ئەو منداڵی بیداتێ لێی مەنع نەکاتن لێی مەنع نەکە بەڵام ئەو کە لەژێر عسمەتی ئەو پیاوەیدایە ئەو پیاوە هەر بەخۆی نەفەقەی دەچێشی وەکو ژن و مێردایەتی ناکرێت نەفەقەی زیاتر لێجا وەڵام منداڵەکەت بەخۆی نەفەقەشم بدێ نا ئەو بەحەق خۆی هەڵدەستی بحق خوي هاللستي ما قد طلاق درابي داوي أزري لي بكاتن أو بابا تشكي كوات الرأي راجح والله أعلم كجمهور علماء لسردانا أو كوا ما دام لجير عصمتي أو بياو ليك ما دجين أو بياوا واجب للسري نفقي بتش وكو الجن كوا من دالي هي يعني بلام نابي لو زيات اللي داو كولا من شير دم من دارك أو الشير رزقك أخوا دايتي لبؤ من دالي يتر بيويست بوانا كبراستيكا داوي تكليفي زيات اللي بياو كيبك لا تكلف نفس إلا وسعها أو زكاتك وهذا فرمي أو بيا ولا سرتي رزقي بابني أو بيا ولا سر نفقي أو آفرة بتشيش كوا خيزانتي ياخذ طلاقي دا كشير ذات من دالكي بلام لقال واش لا تكلف نفس إلا وسعها ناكري تكليف لكسك بكري إلا لقدرت أنا خوي ناكري تكليف لكسك بكري إلا لقدرت أنا خوي كواتب براستي وكوت من دو حالتيان أو آفرة الجر عصمتي خوتيان طلاقي دا ئیتر کە منداڵەکە لێ بەخێو دەکا بەڵێ بە تایبەتی کە تەلاقیدا پێویستە نەفەقەی شیردانی منداڵەکەی بدات بەڵام کە لەژێر ئەسمەتی خۆیتی وەکو نەفەقەی ژن و مێرداتی پێویستە هەر نەفەقەی بچێشی لێرەدا کە لە ئیسلامدا و لە شەرعی خوای گەورە نەفەقە چێشانی ژن و منداڵ لەسەر پیاویە نابی بەڕاستی ژن ئیستیغلالی ئەو نوقتەی بکاتن و داوای شتێ بکات زیاتر لە تاقەتی ئەو پیاوە آخر خوا سبحانه وتعالى بحكمه كوا خوايا سبحانه وتعالى تكليف لبندي خويناك بشتك لطاقتي دانبي فكيف با جنو ميرديك لو تكليفي ليدكي يشتك لطاقة خوي ذاتي يعني زور زاران دبيني براستي مشاكل دروز دبي لسر او بابته زور زاران بياو ناتار دبي پنا ببا لو وسائلي غير الشرعي لبوي بس لبوي جنكي راضي بكا لەبەرەوەی ژنەکەی زۆر زەختی لێ دەکات فلانەشت و فلانەشت و فلانشتم دەوێت لە کاتێکدا دەزانی پیاوەکەی ئەو توانایی نییە کات بەڕاستی گوناحی دەگات ئەو شەریکە لەگەڵ پیاوەکەی کاتێک کە پیاوەکەی پەنا دەباتن لە بۆ وەسایلی غێر شەرعی لە بۆی کەواشتی لۆ پەیدا بکات ژنە مەسئولە لێی بەڕاستی کەواتە لا تکەلف نەفس إلا وسعها کەسێک هیچ کەسێک تەکلیفی لێ ناکرێت ئیلا لە قەدەر توانای خۆی نەبی کەواتە پێویستە ئەو تەفاهمەش لەبینی ژن و مێرد هەبیتن کەوا تقديري وضعي پیاوەکەی بکاتن شتێکی لێ تەکلیف نەکا لە قەدەر تاقەت خۆی زیاتر بیتن ئەگەر نا هەر هیچ نا ئەو پیاوە گوتمان ئەو دەفعی دەکاکەوە بەڕاستی تووشی حاڵەتی ناشەرعی بێ ئەگەر هەر نا پیاوەش خۆ ڕاگربی و شتیوانەکە لە هەر چەندە ژنەش زەختی لێ بکە هەر نا نەفسیەن ئەو پیاوە تەدمیر دەبی بەڕاستی ئیتر بەڕاستی پێویستە ژن و مێرد لەگەڵ یەکتری بەڕەحم بن ژن و مێرد لەگەڵ یەکتری بەڕەحم بن لا تكلف نفس إلا وسعها لا تضار والدة بولدها ولا مولود له بولده لێر دا قاعدەیەکی عام باز دەکا وەکو پێیان ساوسم دەفرم لا ضرر ولا ضرار بەڕاستی ناکرێ هیچ کەسێک زەرەر لە مقابلەکەی بداتن و هیچ کەسێکی زەرەر لە خۆی بدا دەفەرمی نابی ژن یاخود دایک کە منداڵی بووە بە سەبەبی ئەوەی کەوا منداڵی بووە زەرەری لێ بدرێ لە هەمان کاتدا نابی بابیش زەرەری لێ بدرێ بە حکمێکەوە منداڵی لێ بووە لێرەدا بەنسبەت ئافرەت جاری وا هەیە زۆڵمی لێ دەکرێ لەبەرەوەی ئەو ئافرەتە عاتیفەیەکی زۆری هەیە بەرامبەر بەو منداڵە ئەو پیاوە هەڵدەستی ئیستیغلالی عاتیفەکەی دەکا یعنی لە بۆ نمونە شتی وای لەسەر فەرز دەکا کەوا ئەسڵ وایە لەسەری فەرز نەکرێ ژنەش لەبەر خاتری منداڵەکەی تەحمل دەکا لەبەر خاتری منداڵەکەی تەحمل بەڕاستیەوە زوڵمە پیاو دەیکا لە ئافرەت یان جاری وا هەیە ئەو ئافرەت تەلاق درایە
ئیتر ئەو منداڵەی دەیەوێ بەخێو بکە پیاوەکە زوڵمی لێ دەکا لێ ناگەڕێ بەخێو بکە طبعا ئەگەر دایکی خۆی ئامادە بەخێو بکە ئەولاترە لۆی کوابی دێژنێش کە ئەگەر چی تەلاقیش درا جاری وا هەیە ئەو ئافرەتە تەلاق درا دەیەوێ منداڵەکەی بەخێو بکە ئیتر حەقی خۆیتی ئەو پیاوە تەکلیفەی بداتێ لەبەرەوەی ژنی نەمایە ئوجوری بداتێ و نەفەقەی بچێشیکەوە منداڵەکەی لۆ بەخێو دەکا ئەو ئیستەغلالی ئەوەی دەکا کە ئەو ژنە ناچارە منداڵەکەی بەخێو بکە و ناتوانی خۆی پێڕاناژرێ گەر منداڵەکەی لێی دووربی ئیستەغلالی دەکا حەقی خۆی ناداتێ کەمتر لەوەی کەوا پێویستە بیداتێ زوڵمی لێ دەکا کەواتە لا تضار وازنور ڕاستی زوڵمە نابی دایک زەرەر ببینی بە سەبەبی ئەوەی کەوا منداڵی بووە ولا مولود له بولد لە هەمان کاتیشدا نابی پیاویش کەوا منداڵی بووە لە ژنێک بە سەبەبی ئەوەی کەوا ئەو منداڵە ئی بابیە و بە سەبەبی ئەوەی کەوا ئەو منداڵ ئەو بابە لەسەریتی نەفەقەی بچێشی ئی خۆی و ئەو ژنێکەوە منداڵەکەی لێ بەخێو دەکا ئافرەتێک بێتن ئیستەغلالی ئەو نقطەیە بکاتن و شتی وا فەرز بکات لەسەر ئەو پیاوەی کەوا ما ئەنزەڵ الله بها من سوڵتان شتی وا فەرز بکات لە توانای ئەو پیاوەدا نەبی نابی پیاوی زەرەرمەند بۆی کەوا منداڵی بووە یعنی کە منداڵی بۆ فەزلێکی خوا لەگەڵی کرا لۆ ژن یان پیا و زەرەرمەند بی بە منداڵی لۆ ژن یان پیا و ئیستەغلال بکرێن بۆی کەوا منداڵێ جاری وا هەبووە ژن بەڕاستی کاتێکەوە لە پیاوێک منداڵی دەبی ئەوجا بەڕاستی ئیستەغلالی ئەوەی دەکا کە ئەو پیاوە لەمە پاش ئیستەغنای لێ ناکاتن لەبەر خاتری منداڵەکانی دێ بەڕاستی شتی وا فەرز دەکات لەسەر پیاوەکەی یاخود تەسەڕوفاتی وا دەکا کە پیاوەکەی ئەگەر لەبەر خاتری منداڵەکانە تەلاقی دەدا بەڵام ئەو دێ ئیستەغلالی ئەو نقطەی دەکاتن بەڕاستی دەردی دەداتە پیاوەکەی خۆی لا تضار والد ولد ولا مولود له بولده بەڕاست نابی هیچێک لەو دوانە زەرەر بە یەکتری بگەینن بە سەبەبی ئەو منداڵەی بەڵکو ئەو منداڵە ڕەحمەتێکە نابی بتە سەبەبی نقمە لە بۆیان وعلى الوارث مثل ذلك وهروها وعلى الوارث واتە میراتگر لەسەر میراتگریش وەکو ئەوەیە کە لە ئاتەکەدا فەرمووە على المولود له رزقهن وكسوتهن بالمعروف گوتمان باب کەوا منداڵ ئیویە لەسەریتی نەفەقەی ئەو ژنە بچێشیتن کەوا منداڵی لۆ بەخێو دەکات سەواءن ئەو ئافرەتە لە بن نیکاح خۆی ما یاخود ژنەکەی تەلاقدایە پێویستە نەفەقەی ئەو ژنە بچێشی کەوا منداڵەکەی لۆ بەخێو دەکات ئەدەگەر ئەو پیاوە نەیبوو ئەوە پێویستە میراتگرانی ئەو پیاوە میراتگرانی ئەو پیاوە ئەوجە بابی خۆی مایە برای مایە کوڕی هەیە هەرێک لەوانە کەوا میراتگرانی ئەو پیاوەنە پێویستە نەفەقەی ئەو منداڵە یاخود نەفەقەی ئەو منداڵە و ئەو دایکەش کە لە بۆی بەخێو دەکات لە جیاتیوی بچێشن کە ئەگەر پیاوەکە نەیبوو بەڕاستی ینی چەند تەکافلەتی ئیجتیماعی جوانە لە ئیسلامدا باس کرا کە زۆر جان بەڕاستی کەسانێک کەوا دوور لە ئیسلام و دوور لە شەریعەتی خوانە بێئاگان لەو شتەی کەواتە گەر پیاوێک منداڵی هەیە بەڵام نیتی نەفەقەی منداڵەکە و ئەو ژنەی کەوا منداڵ لێ بەخێو دەکا بچێشی پێویستە میراتگرەکەی بە واجبە هەڵبستی وعلى الوارث واجبە وعلى الوارث مثل ذلك میراتگری ئەو پیاوەی پێویستە بە شتەی هەڵبستی یاخود پیاوەکە مرد ئەسڵەن پیاوێک منداڵی هەیە شیرەخۆرەی هەیە و مرد پێویستە لەسەر واریسەکانی کە فعلا نەفەقەی ئەو منداڵە و هەروها ئەو ئافرەتی کەەوە بەخێوی دەکات بچێشن ئەوانش بە هەمان شێوەکو لە بۆ ئەوانی دیکە خوای لە بۆ بابەکەی فەرمووی لا تکلف نفس الا وسعها بە هەمان شێوە لەسەر واریثیش لا تکلف نفس الا وسعها ڕاستە لەسەری تێ بچێشی بەڵام لە قەدەر توانە نابی لەسەرش فەرز بکرێ کەوا زیاتر لە تاقەتی خۆی فإن أرادا فصالا عن تراض منهما وتشاور فلا جناح عليهما ئەگەر دایک و باو وەکو لە سەرتادا فەرمووی 2 ساڵ حەقی خۆتی ئەو منداڵە شیری بدرێتێ بەڵام ئەگەر ویستیان فیصال واتە لە شیری کەنەوە ئەو منداڵی ئەگەر هەردوو لە ژنەکە و مێردەکە ویستیان ئەو منداڵە لە شیر بکەنەوە کەمتر لە 2 ساڵ عن تراض منهما وتشاورین بە مشاورەکردن لە بینی هەردووچیان بیر و ڕاگۆڕینەوە و هەردوو لە ڕازی بوون خوای گەورە گوناحیان ناگاتێ کەواتە لە 2 ساڵ کەمتر ئەگەر ویستیان منداڵەکەی لە شیر بکەنەوە بەڵام بە شەرتێک بە ڕەزامەندی هەردوو لە دوای کە مشاوەڕیان کردێ ئەو گوناحیان لەسەر نییە فەلا جوناح عەلەیهما کەواتە ناکرێ دایک بەتەنێ بڕیار بدا منداڵ لە شیر بکاتەوە ناکرێ بابیش بەتەنها بڕیار بدا منداڵ لە شیر بکرێتەوە نا پێویستە هەردوو لە مشاوەرەی یەکتری بکەن کە هەردوو لە ڕازی بوون ئەوجا لە بۆیان هەیە کەوا ئەو منداڵە لە شیر بکەنەوە ئەگەر بزان مەسلحەتەکەوا پێویست دەکا
ئەگەر بزانن مەسلحەتەکەوا پێویستەکە بەڵام لە بیرشمان نەچین نەهەبی زۆڵمی تێدا بلێ ئەو منداڵە کە بزان غەیری ئەو شیرە هیچ شتێکەنێ بخوا بەڕاستی گوناحیان دەگاتێ لەو شیرەی بکەنەوە بەڵام ئەگەر بزانن ڕێی تێدەچی کەمتر لە 2 ساڵ ئەوە بە مشاوەرکردن لەبین یەکتری هەردوو لە ڕازم لە بۆیان هەیە کەواتە ئەگەر یەک لە بە تەنها بڕیار بدا گوناحی دەگاتێ بەڕاستی دەبی بە مشاوەڕی هەردوو لابی وإن أردتم أن تسترضعوا أولادكم أجر ويستشتان من داركتان بدنا داينك بخيوبك وكوتمان لحالتك أو بيوتوانا هي أفرتي شدي كشه بخيوبكاتن وأو من دار الشيري أو دايك أو دانا دقري أجر ويستتان أفرتيش كغير دايش خوي بخيوبك أيش فلا جناح عليك جناح تعالى سنة إذا سلمتم ما آتيتم بالمعروف بلان بشرتك أو أزريك واتفاق لقل أو أفرتي مقابل با مقدارێک لە پارە کەوا دەیدەنێ بە شەرتێک گوناحتان ناگاتێک کەوا بیدەنە دایانێک بەخێوی بکاتن بە شەرتێک ئەوەی کەوا ئیتفاقتان لەگەڵ کردێ لەگەڵ ئەو ئافرەتە فعلەن مقدارەکەی تەسلیم بکەن نابی تەخیری بکەن نابی نەیدەنێ کەواتە بەو شەرتەی گوناحتان ناگاتێ واتقوا الله طبعا بالمعروف دیارە بەچاکە لە شەرعی خوا چاکەبی لەناو عرفی خەڵکیش دیار بی بەچاکەبی دیار کە دەڵێن عرف نابی عرفێکی وا بیتن کەوا لەگەڵ دینی خوا تەعاڕوزی هەبی واتقوا الله ودیسان تەقوای خوای گەورە بکەن بە جێبەجێکردنی فەرمانەکان خۆپاراستن لە قەدەغەکراوەکان لە ترسی خوای گەورە واعلموا بزانن أن الله بما تعملون بصير بزانن خوا بینایە بەو کردوانی کە دەیکەن ئاگادارە و بینایە دەبینی ئەو کردوانی کە دەیکەن کەواتە بەڕاستی ئەوەی کەوا زەمانەتی جێبەجێکردنی ئەحکامەکان دەکا عەقیدەیە چەندە قەنەعەت توێ خوای گەورە ئاگادار بکردەوەکان دەتبینی بەڕاستی ئەو هەندەش ئامادەی جێبەجێ بکەی لە خوای گەورە داواکارین لەو کەسانە بین کەوا قەنەعەت و یەقینمان بە خوای گەورە و بە ئەسما و صفاتەکانی خوای گەورە هەبیتن تاوەکو ئەو بەندە صالحە بین هەموو ئەو کردەوە چاکانە جێبەجێ بکەین کە دەبیتە مایەی ڕەزامەندی ئەو وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون